ئێمە لەو یاریەدا توانیمان ئاسێکی بەرز پێشکەشکەین و لە گەیمی یەکەمە سەرەتای خولەکانی سەرەتا توانیمان بە گۆڵێک پێشکەوین بەڵام لە کۆتاییەکان یاری یانی پەروەردە لە ڕێگە لێدانی سزا پەنالتیەکەیان گۆڵ کرد و یاریەکە هاتەوە ئەنجامی سفر کە بۆ یەک بە یەک ئێمە لەو یاری ئاسێکی بەرزمان پێشکەش کرد کە یانی پەروەردە یانەیەکە زۆر پاڵبچێکی زۆر بەهێزێ لەیان وزیری پەروەردەوە بەڵام ئێمە کۆمەڵە گەندێکی شاری سۆران هاتوین بەشاری خۆڵەمان کردووە تاکو ئێستانەکەش سێمی ڕێزبەندین و لەو یاریکاری یەک یاریمان مایە ئەو یاریەش بە سەرکەوتنمان وەسەرکەوین بۆ خۆناغی داهاتوو و پەروەردەشیانێکی بەهێزە بەڵام گەیمی یەکەم و گەیمی دووەم توانیمان بەڵادەستیمان بەسەر یاریەکەدا کێشا بوو. ئێمە وەکو یانی وەرشی پەروەردە ئەمڕۆ لەگەڵ یانی سنوور ئاستێکی باش کرد لە ئاستی خۆمان ڕازی بووین تا ڕادێک هەلی زۆرمان هەبوو لە یاریەکە نەمانتوانی هەلەکان بقۆزینەوە ئەوە بوو کە گۆڵێکمان لێ بوو زۆر هەوڵماندا گۆڵی بەرامبەر بینەوە مۆفەق نەبووین زایدەن یاریزانێکیشمان بە کاتی سوورکرایە دەرەوە بەڵام سپاس بۆ خوا هەوڵێکی باشمان دەتوانمانیمان لێدانی سزا وەرگرین گۆڵی بەرامبەر بینەوە ئێستا پێم وایە هەر لە سەروی ڕێزبەندین ئینشاڵڵا یاری داهاتوو ناو یاریگای خۆمان لەگەڵ یانی مەغمور بە بەرامبەر بوون و بە برنەوە هەردووک ئێمە سەر دەکەوین بۆ قۆناغی داهاتوو ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە متمانێکی تاوانمان بە خۆمان و بە یاریزانەکان هەیە بە ئاسایی نەتوانین سەرکەوین بە پشتیوانی خوای گەورە.